تونێل سیمایەکی دیاری شاری دەربەندی خانە و ناسەرە و دەروازەی سەرەتای شارەکەیە. درێژی تونێلەکە 600 مەترە و بەرزیەکەی نزیکەی 5 مەتر. بەڵام لە ئێستادا تونێلەکە بەدەست قەیرانەوە دەناڵێنێت و بە وتەی شارەزایانی ئەندازیاری تونێلە تەمەن 6 ساڵەکە چیتر بۆ تێپەڕبوونی ئەو سەدان سەیارەیە تایبەت و بار هەڵگرەی کە بە تونێلەکەدا ڕۆژانە گوزەر دەکەن گونجاو نییە. مەترسیەکانی سەر تونێلی دەربەندی خان لە کاتێکدایە یەکێک لە ڕێگاکانی جم و جوڵی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانە بە جۆرێک مەرزی پەروێزخان و پشتە و تیلەکۆ بە ناوەندی پارێزگای سلێمانیەوە دەبەستێتەوە. ئەم تونێلە کاتی خۆی کە دیزاین کراوە بۆ چەند سیارەیە کراوە. دیزاینەکەی کۆنە کە دیزاینەکەیشی کۆنە بە هۆی نەگونجانی شوێنەکەی و بەهۆی ئەوەی کە شوێنەکەی ئەکەوێتە تەنیشتی شاخ و تەنیشتی کیشی بەنداوەکەیە نەتوانراوە فراوان بکرێت. چەند ساڵێکیش دیزایانی بۆ بڵین سیانەی بۆ کراوەتەوە، بەڵام سیانەکەی بە پێی پێویست نەبووە بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک ڕوودا و لەو شوێنە ڕوویداوە. ئەندامێکی لیژنەی پلان و پرۆژەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایدەگەێنێت. لە ئێستادا تونێلی دەربەندی خان پێویستە دابخرێت و بڕیاری دروستکردنی دوو تونێلە نوێکە بخرێتە بواری جێبەجێکردنەوە و چیدی بیانووی قەیرانی دارایی نەکرێتە پاساوی دواخستنی ئەم پرۆژە ستراتیژیە. ئێمە و کۆنجمەی پارێزگای سلێمانی چەند جار داوامان کردووە و مەیدانیان سەردانی ڕێگاکەشمان کردووە و نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لی ئاگادار کردەوە مەترسی ئەم ڕێگایە، چونکە ناکرێت ڕێگایە کە لە سنووری پارێزگای سلێمانیدا ڕێگەیەک بێ زۆرترین قەرەباڵغی لەسەر ئەم ڕێگایە دروست کات و پارێزگای سلێمانی و پارێزگاکانی تری خواروی عێراق بەیەکەوە بەسێتەوە و لە هەمان کاتیشدا ئەتوانین بڵین چەند خاڵێکی سنووری نێودەوڵەتی نێوان هەرێمی کوردستان و ئێران وڵاتی ئێران بەیەکەوە بەسێتەوە. لەبەر گرنگی ئەم کارانە ناکرێت تونێلێکی بەم گەورە بەم شێوەیە کە ڕێگەیەکی بە ستراتیژی داهەندرێت پشتگوێ بخرێت. سەرەڕای ئەوەی دەیان تونێل لە هەرێم و عێراق بوونی هەیە، بەڵام تا ئێستا بەڕێوەبەرایەتی یان فەرمانگەیەک لە هەموو هەرێم و تەنانەت عێراقیش لە چۆنیەتی ئیدارەدان و خزمەتکردنی تونێلەکان بوونی نییە. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندی خان.